خۆشەویستان و کۆمەژم پێکرد لە چاوەریە یەکەمی پرۆگرامی باین بەش کوردستان باس لە ڕۆژی گیانی ڕزگاربوون لە خنکان دەکەین لە نێو ئاودا باس لە هۆشیاری تاک و هەروەها گرنگی ئەوەی کە مەلەکەیت لە نێو گۆمێکی قوڵدا ببێ شارەزایی مەلە مەکە هیچ نەبێ لە مەلەوانگەیەکدا مەلە بکە باس لەوە دەکەین هەندێک جار لە حاڵەتی خنکانی کەسێکدا کەسێکی تر خۆی فرەدەدات ئاوەکە بۆی ڕزگار بکات دوجار هەردووکیشیان دەخنکین وەکو دەزانین لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین هەواڵی خنکانمان لە ماوەکی کەمدا بیست و هەروەها بینی لە ماوەی ڕۆژێکدا 5 کەس لە ئەودا خنکان باس لە گشتی باس لە هۆشیاری تاکەکەم بۆ کەمبوونەوەی ئەم حاڵەتانە بە میوانداری سێران عوسمان سکرتێری یەکێتی مەلەوانی سلێمانی ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵمانە خات سێران سڵاوت لێبێ و باش و بەخێر هاتی خات سێران خاتە سێرانگیان با یەکەم جا لەوە دەست پێ بکەین کە لە ڕۆژی ڕابردوودا چەندین حاڵەتی خنکانمان بیست بینیمان باسی لەوە کراکە تەنانەت 2 کەس بێکەولەیەک خێزانیشن خنکاون دەمەوێت باسی ئەوم بۆ بکەی هۆکارەکانی خنکان زۆربوونی هۆکارەکانی خنکان بە تایبەتی لە مۆرزەدا هۆکارەکەی بۆ چی شتێک دەگەڕێتەوە پێشێکی سڵاوتان لێبێ خۆی مەلەکردن وەکو خۆشیە کاتێ کە گەشتیارە چێ بۆ شوێنە گشتێ ئەنی گەشتیاریەکان و ئاوی لێە لە خۆیەوە حەزە کات کە بچێتە ناو ئاوەکەەوە و مەلە بکە اینجا زۆر جار ئەو کەسە شارەزان نییە کە ئەو شوێنە نابێت مەلەی تیا بکرێ بە تایبەتی ئاوە ڕۆشتۆکان ئاوە ڕۆشتۆکان بە هیچ شێوەیەک نابێ ئێمە هەوڵ بین مەلە بکەین لە ئاوە ڕۆشتۆکانە ئەنجا ئەو لەبەر گەرما و لەبەر خۆشەویستی بۆ ئەوی کە بچێتە ئاوەکەوە ئەچێت و سەری لێ شێوێ ساردی ئاوەکەوای لێەکە کە قاچەکانی بۆستێ و نەتوانێت خۆی دەرباس بکە کەسی دووهەمیش کە ئەچێ ڕزگاریکە بە هەمان شێوەی لێت شەڵژانی و ساردی ئاوەکەوای لێکا کە ئەویش عینەنشت تووشی سەر لێ شێوان بێت و جاری وهەیە حاڵەتی نەخوازرا و ڕۆئەت باشە خاتە سێران هەندێک کەسن بۆنە لە مەلەوانگەکاندا بۆ ماوەیەکی درێژ مەلەوانی دەکەن بەڵام دوجارمە دەزانین بە شێوەیەکی ئەندازەی ئەو مەلەوانگانە دروستکراون و ئەکرێ شارەزایکری هەبێ بەڵام تۆ دەچیتە گۆمێکەوە نازانی کە ئەم مەترەتێ ئەپەڕێنی مەتری دواتر چی دێتە ڕێت ئەگەر پێت وایە ئەگەر کەسێک چەندە شارەزای مەلەوانیش بێ بەڵام بە مەلەکردن لە شوێنەکە هیچ شارەزایەکی لێ نەبێ پێشتر مەلەی تێدا نەکرد بێ بێتە هۆکاری ئەم ڕووداوانە و دوجار گیانە دەزانی لێ بکەوێتەوە ئەزانی چۆن خۆی کەسەکە کە مەلەوانێکی زۆر باش بێت لەو باوەڕێیان گەر لە ئەو مەلەوان بێ لە مەلەوانگەیەکە ئەشتوانێ لە گۆمێکە یاخود لە بڵین بۆ نمونەس لە دوکان مەلە بکە لە بحیرەیەکە مەلە بکە بەڵام ئەوەی کە ئەبێتە هۆکاری ئەوەی کە خنکان دروست ئەبێ پێت ئەڵێم سەر لێ شێوانە ترسە یعنی تۆ لە خۆتەوە کە ئەچیتە ئاوێکی زۆرەوە هەست بە ترسێگەکەی ئەم حاڵەتی ترسەوای لێەکە قاچی بۆستێ و حرەکەی بۆ نەکرێ ئەگینا ئێمە چەندین جار نەک جارێک و دووجار چەندین جار لە دوکان پاڵەوانێتیمان کردووە کە ماوەی 5 کیلۆمەتر 6 کیلۆمەتر یاریزانمان ڕۆشتووە لەوانەیە لەو کاتەیە ئەو شوێنی ئەو مەلەیتیا کردووە 20 مەتریش قوڵ بوو بێ یعنی ئەوە هۆکار نییە بەڵام بۆ ئەو کاتە ئەو هینیە بۆ دڵنیایی ئەوەی هەبووە کە پارێزراوە ئێمە کۆمەڵێکی زۆر با بڵین داوەر لە دەور و پشتی کۆ ئەبێتەوە بەلەم لە نزیکێتی کە تووشی حاڵەتێک بێ ڕزگاریەکەی بەس ئەوانی کە تووشی ئەم حاڵەتی خنکانە ئەبن هیچ کەسێک لە دەوریان نیە و شارەزاییەکی تەواویشیان نیە لە مەلەکردنە ناتوانێم بڵین خۆی ڕزگارکە لە ئاوێکی قوڵە ئەو نەبووە بە کەسێکە توانای هەبێ یاخود دەورەیەکی وای نەبینیوە کە دەورەکە سوودی پێ بگەێنێ کە چۆن لە مەلەوانگەیە مەلە بکە و چۆن لە ناو بەحرا مەلە بکایە لە گۆمێکە مەلە بکە باشە خات فێران هەندێک جار کەسەکان بۆ ماوەیەکی دوور درێژ مەلە دەکەن لە کەناراوی ئاوەکەوە دوجار تووشی هیلاکیە خود تەشەنج دەبن لێرەدا چی ڕوودەدات کە کاتێ مەلەیەکی زۆرەکە بڵین بۆ ئەوەی کە خۆی ڕزگارکە تووشی حاڵە دەبێت دووربا لە ڕێگا دوورەکانە کە ئەڕۆن ئەو توانایە نامێنێ پێ و نەتەوێت عەزەڵەکانی لەش ئەو توانایی تیان نامێنێ کە ئەم بتوانێ خۆی پێ ڕزگارکایە جاری وهەیە ساردی ئاوەکە یارمەتی نایە بۆی بتوانێت بگەوێتە کەنار و خۆی ڕزگارکە تووشی حاڵەتی نەخوازراوە بێ و ئەگەر توانی خۆشی ڕزگارکە ئیتر ئەبێ چاوەڕێ بکات تاکو کەسێک گیە بە فریایەکەوێت و
ئەگەر پێویستی بە فریاگوزاریە سەرەتایەکان بوو بۆی بکەن. باشە بگومان خاتوسێران ئێمە لەسەر فریاگوزارە سەرەتایەکان بەڵام پێشەوەی بێمە سەر و ئەمە پرسیاری ئەو بکەم تۆ پێشەوەی بچتە ئاوەکە بێشی ئامادەکاریە بکەیت. هەندێک جا کەسانێک مەلە نازانن دەڵێن مەترە قوڵ ئەم ئاوە ئەچێتە ئاوەکەەوە هیچ چوپێک یا خۆ شتێک پێداویستێکی پێێنێ دوجار کە تووشی حاڵەتێک بتوانێت خۆی پێ بگرێتەوە تا چەنە گرنگکە کە تۆ دەچتە گۆمێکەوە دەچتە ئاوێکەوە کە ڕۆشتوو بێ یا خود نەڕۆشتوو بێ دەچی مەلەدەکەی چوپێک بابەتێکە پێ بێ کە دوجار تووشی حاڵەتێک بخۆتی پێ بگریتەوە بتوانانی خۆتی پێ دەرباس بکەیت. لەسەر کەناری ئاوەکانی ئێمە بەداخەوە کە هەمانە بڵین دوکانیان زۆر شوێنمان هەیە کوونەماسیە و واژەیە و کوێ و کوێە بەداخەوە هیچ هەوڵ نەیراوە کە کەسانێکی بۆ دانێن کە شارەزاییان هەبێ لەو بوارەیە. ئەیتر ئەگەر خەڵکەکان خۆیان تۆزێ بڵین تێگەیشتنیان هەبێ ئەتوانن چوپویان هێلێکی ڕزگارکردن بەرن لەگەڵ خۆیانە بۆ ئەوەی کە ڕزگاریان بێ. بەڵام من یەک ڕەم هەیە بەڕاستی ئاو یەک شتە کە من خۆم چەندین ساڵە لەگەڵیام بەڵام کەمترین ئاو کەسەکە معڕەزە بۆ ئەوەی کە تووشی حاڵەتی نەخوازراو بێتیایە بە تایبەتی مناڵ. یعنی جاری وا هەیە تۆ لە ئاوێکایە نیومەترە بەڵام ئەبێتە هۆی ئەوەی کە تووشی حاڵەتیش ببێ. لەبەرەوە دایمەن ئەگەر شارەزانە بووی لە شوێنەکە ئەگەر بڵین جلی پارێزرا و پێ نەبوو بڵین هێلێکی ڕزگارکردن یا چووپە پێ نەبوو هەوڵ بەی ئەو خۆشیە لە دەست دەی باشترێکە وەک لەوەی بچیتە ئاوەکەوە بەڕای من نەچێتە ئاوەکەەوە کەسەکە باشترە. هاتو سێران ئەمە گریمان کەسەکە کە لە ڕقێتی خۆی کردو چۆ ئاوەکەشەوە دوجار تووشی حاڵەتی خنکان خوارە خواستا لەوێدا چ هاوکاریکی ئەو کەسە بکرێت بۆ ئەوەی ڕزگار بکرێت. هەندێک جار دەبینین باوکی منداڵێک بێ بۆ نەبرای کەسێک بێ خوشکی کەسێک بێ خۆی هەڵایەتە ئاوەکە و دوجار ئەویش لەگەڵی تووشی حاڵەتی خنکان دەبێ. لێرەدا چۆن بەچی شێوازێک مامەڵە لەگەڵ و کەسەدا بکرێت بۆ ئەوەی پێش ئەوەی تووشی خنکان بێ بتوانرێت لە ئاوەکە بهێنرێتە دەرەوە. بەڵێ خۆی کە ئەچێتە ئەو ئاوە بمانەوە نەمانوێت ئێمە کۆمەڵێ ڕێنماییمان هەیە پێیان بڵێن یا بیگەێنین بە کەسەکان. بەڵام کە ئەچیتە ئەو ئاو و تووشی ئەو حاڵەتە ئەبی لە خۆتەوە یەک سترێز لە گیان تا دروست دەبێت و شڵەژاوی و حرەکەی زۆر و ئیتر ئەمە واد لێکە زیاتر معڕەزبی. بەڵام باشترین هەل ئەوەیە کەسی دوو هەم خۆی بۆ هەڵنەیە ئەمە یەک دوو هەوڵ بەی هێوری کەیتەوە کەسەکە هەر بڵی بۆستە هێواش بە ئەدی خۆ بخە سەرپش هیچ مەکە مەجوڵێ ئەوە ئەم تۆزێ قسەی وردە وردە بۆ بکەیت دەی دەستە بجوڵێنە حرەکەی بەسیت بکە ئەگەر بتوانی ینی کەسی شارەزای لێبێ لەو ناوەیە هاواری بۆ بکەی یارمەتی و بە بەڵام باشترە تۆ کەسی دوو هەم خۆی بۆ هەڵنەیە هەر بە قسە هێواشی کەیتەوە هەتا توانی بێنی تەکەنارەوە و ئەو کاتە یارمەتی بێت. باشە گریمان کەسەکە لە ناو ئاوەکەدا بورایەوە بەڵام نەگەشتۆتە حاڵەتی گیانی دەستدانجارە. لێرەدا چی فریاگوزارێکی سەرەتایی بۆ ئەو کەسە بکرێت بۆ ئەوەی تووشی خنکان یاخود تووشی گیان لە دەستدان نەبێت. ئەمە گەیشتۆتە کەنار با بڵێن ئەم کەسە گەیشتۆتە دەرهێنراوە بەڵام حاڵەتی بورا بەڵێ بڵێ لە پێش هەموو شتێکە ئەبێ ئێمە سەیریەوەکەین بزانین هیچ خۆڵێک پیسیەک شتێک لە ناو دەمیانە ئەجا وردە وردە ئێمە چەندین دەورەمان کردوتەوانێ ڕزگاری ینی فریاگوزاری سەرەتایی هەر لە سلێمانی و لە هەڵەبجە و لە زۆربەی ناوچەکان دەورەمان کردوێتەوە بۆ ئەو فریاگوزاریە سەرەتایی و هەموو کەسەکان یعنی ئەو کەسانی نەک بەس لە مەجای مەلەیان زۆربەی کەس کە ویستبێتی ئەم ڕاهێنانە سەرەتایانەمان پێوتوە. طبعاً پێش هەموو شتێک پێویستە کاوتم پاکردنەوەی بۆ بکەی بۆ دەمی ئەجا شتەکان یەک لە دوای یەک دەست پێەکە هەوڵبەی جارێ بزانی ئاو نەچۆتە سیەکانی ئەوانە بیخەیتە سەر لاو هەوڵبەی ئاوەکەی بۆ دەربێنی لە سیەکانی ئەجا ئەگەرزانی و هەر هۆشی نایەتەوانێ کۆمەڵێکی تر شتی سەرەتایی هەیە کە لەگەڵ یا بکەی لەگەڵ کەسەکەیە هەوڵبەی بە هەموو لاکانە بیجۆڵێنی هەتا هیچ ئاوێک لە سیەکانیان نەمێنێ ئەگەر هەرزانی و وەزقی باش نابێ بێ بگەێنرێتە نزیکترین شوێن بۆ ئەوەی کە فریاکەوتنی بۆ بکرێن. باشە خاتوسیان هەندێک جار کەسەکە کە لە ئاوەکە دەهێنرێتە دەرەوە بە دەما دەیخەن بەسەر دەم ڕای دەکشێن دواتر زەبرێکی زۆر دەخەنە سەر پشتەوەی لە سەرویسیەکانی بۆ ئەوەی ئەڵەن ئەو ئاوەی لە سیەکانێتی بێتە دەرەوە ئەمە ڕێگایەکی دروستە دوجار زیان بۆ سیەکانیشی دروستەکە ڕێگایەکی زۆر دروستمان هەیە ئەو ڕێگایە ئەگەر بتانی کەسەکە هەڵسێنیتە سەر یعنی بەدانیشتانەوە دانیشێت و خواری بکەیتەوە بۆ یعنی سەری خوارکەیتەوە نەک لە ینی بیخەیتە سەر
پشت و یا بخیتە سەر خواری بکەیتەوە و هەوڵ بێ بە کێشانێکی هێواش بە پشتیا یا پێی بڵێ ئەگەر هۆشی هەبوو کۆکە یعنی کۆکە بکات بۆ هێنانە دەرەوەی ئاواکە باشترین ڕێگا ئەو ڕێگایە ئەگەر لەو ناوە شوێنێکی بەرزە هەبوو لە سەری دانیشێ بۆی خۆی خوارکاتەوە باشترە وەک لە پاڵکەوتنەکان. باشە هەندێک جار کەسانێک ئیتر لە حاڵەتی خنکاندان تا چۆنە گرنگە لێرەدا تیمەکانی بەرگری شارستانی یاخۆت کەسانی شارەزا لێرەدا ئاگادار بکرێتەوە بۆەوەی بتوانرێت کە گەشتە حاڵەتی بورانەوە شاد هێنایەنە جەرەوە یاخۆت بتوانرێت فریا گوزارێکی سەرەتایی دروستی بۆ بکرێت بۆ ئەوەی کەسەکە ژیانی ڕزگار بکرێت. وڵی لە هەموو شوێنێکە ئێمە ئەو بەرگریەمان نییە بەرگری شارستانیەمان نییە بەڕاستی لە دوکان خۆی هەیە بەس ئەوە نییە هەر زۆر بە زووترین کات بگاتە لاو لەوانەیە هەتا ئەگاتە لاو کەسەکە بکەوێتە قوڵترین شوێنی شەوە و دوایی هەوڵی بۆ بن بە گیان لە دەستدانەوانێ دەری بێننەوانێ بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە کە ئەچینە شوێنان یا ئەچینە وڵاتان ئەبینین لەسەر هەموو ئەو بەحرانی کەمەلەی لەکرێ شوێنەکە دیاری کراوە تۆ ئەڵێ ئەوە نە شوێنە هەیە بۆ ئەوەی کەمەلە بکەی لەو شوێنەیە یان کۆمەڵێ کەس ئەبینی بەجلێکی تایبەتەوە لەو ناوەیە بە هەمان شێوە بەڵام بەداخەوە لە لای ئێمە ئەو حاڵەتە نییە تەنها شوێنێک وابزانم لە ئاشور کاچتە خوارەوە چەند کەسێکی لێە و ئەتر لە شوێنەکانی کە لێ نیە بەڵامی تر تۆ ئەبێ هەر لەو حاڵەتانەیە هەوڵ بی بۆ ئەوەی کە داوا بکەیکە کەسێک بێ بەهاناتەوە یا بێجگەلەوەی کە بەرگریەکانی لێ بەرگری شارستانی ئەگەر هەبێت کەسی تری شارەزاشەیە ئەتوانرێ پەیوەندی پێوە بکرێ و بێت کەسەکە لە توانایە بۆ ڕزگاری بکات. هاتو سەیران هەندێک جار سێری ئامارە نێودەوڵەتەکان دەکەین دەبینین لە وڵاتانێک کە خۆیان لەسەر دەریان چەقی وڵاتەکەیان یاخود چەقی شارەکەیان ڕووباری لێیە دەریای لێ دەریاچەی لێ لەگەڵ ئەمەدا حاڵەتەکانی خنکانیان بەراورد بە ئێمە زۆر کەمترێت دەتوانین بڵێ دەگاتە خوار نیوەش هۆکارەکەی لێرەدا چییە هۆشیاری تاکە وەکو باسمان کرد لە ئێستادا نەبوونی کەسانی شارەزایە لەسەر شوێنە گشتەکان ئەوانی کە ئاوەکان دەبنە هۆی خنکاندنی کەسێک یەکێک لەو هۆکارانی کە زۆر یعنی من ئەڵێم نەبوونی شارەزاییان بۆ نەبوونی شارەزایی یعنی پێویستەکە مناڵ هەر لە سەرەتای خوێندنەوە با بڵین لەوانەی وەرزشە باوانەی وەرزش هەر یاریکردن و ڕاکردن و یاریەکان نەبێ ئەتوانێت ئەو مامۆسای وەرزشە لە وانەوتنەوەی وەرزشە هەر وەکو فریاکەوتنی سەرەتایی ئەتوانێت بکە بە دەرسێک بۆ مناڵەکە ئەتوانێت فێری ئەوەی بکە کە شوێنێک شارەزانە بوو نەچێتە ناوی بۆ مەلەکردن یعنی بکرێ وەکو بە مەنهەجێک ئەوە وا ئەکات کە کەسەکان پارێزراو بنیان لە شوێنە گشتەکانە قەیچێکا فتراتێک دەورات کرێتەوە بۆ ئەوەی خەڵک شارەزا بێ ئەوە زیاتر تیمە گەشتیارەکان ئەتوانن هەستن بەم حاڵەتانە بەڕاستی تۆ شوێنی گەشتیاریەکەیتەوە یاخود شوێنی گەشتیاریمان هەیە لە کوردستانە قەیچێکا فترە نافەترە دەورەیەکی گشتی بکەنەوە بۆ خەڵک بۆ ئەوەی هوشیاریان زیاتر بێت یان ئەچنە دێهاتەکانەوە ئەتوانێت تیم بچێتە دێهاتەکانەوە شارەزاییان باتێ کە لە خۆیانەوە نەڕۆنە ناو گۆمەکانەوە یا ڕووبارەکانەوە بەڵام لە لای ئێمە بەداخەوانێت تۆزێ ئەم وشیاریانە کەمە ئەو شارەزاییانە کەمە بۆیە تووشی ئەو حاڵەتە نەخوازران بۆ خۆمیستم ئەو بابەتیمان هەرجە بکەم بە یەکێک لە برگەکانی چاوەڕەکەمان باسی ئەو بکەم کە لە وڵاتانی جیهاندا منداڵەکە تەمەنی 6 مانگە 7 مانگە جارە بە تاوتنەوەی خۆی ناناسێتەوە ئەیخەنە ئاوێکەوە بۆ ئەوەی فێری مەلەوانی بێت بەڵام لە نێو خۆماندا هەندێک جار دەبین کەسانێک دەبین تەمەنیان زیاتر لە 30 ساڵە لە 50 ساڵە من تا ئێستا نەچوومەتە ئاوە بۆ ئەوەی مەلەوانی بکەم هیچ کەسێک نەبووە فێرم کە هیچ کەسێک نەبووە هەوڵم لەگەڵ بات بۆ ئەوەی فێر بم لێرەدا تا چۆنە گرنگە لە تەمەنێکی کەمەوە دایک و باوکان منداڵەکانی لەگەڵ ئاودا ڕابهێنن زۆر گرنگە لە 5 ساڵی لە لای ئێمە بەڕائیم ئێمە یعنی وەکو خۆمان بە لە 5 ساڵێوانی ئەوانی کە بە مناڵی پچکۆلەی ئەخرێتەوە هەر تەنها بۆ ڕاهاتنێک و خۆشیەکە نابێ مناڵ زەختی لێ بکەی لە تەمەنێکی مناڵیا و بە زۆر بیکەیتە ئاوە و بیترسێنی بەڵام وەکو ئەوەی کە فێربوون بکات لە تەمەنی 5 ساڵێەوە ضرورە یعنی ئێمە زۆریشمان هەوڵڵاوە کە بکرێ بە مەنهەجێک یاخود ئێمە هەوڵمان ناوە چۆن مەکتەبە نمونەیەکان مانگانە مانگی جارێ دوو جار ئەیان بن بۆ مەلەکردن مەکتەبەکانی تریژ مەکتەبە حکوومیەکانیش بە هەمان شێوە
لە مانگێکە هەر لە ساڵەکەیە بڵین دوو جار وەرزی یەکەم جارێک پۆلەکان ببرێ هەر جارە و پۆلێک وەرزی دوو هەمیش ئەمە وای لێ ئەکا مناڵەکە گەر لە ماڵیشەوە کە سوکارەکەی یارمەتی نەیە بۆی ببرێ قەیچێکە یعنی با مەکتەب ببێ بە منهەجیان پێ دەڵێم مامۆسای وەرزش بە شارەزایی بە قوتابیەکانی بۆ ئەوەی کە پارێزراو بن لەو حاڵەتە نەخوازراوانە. خات و سێران پێت وایە ئەم بابەتی کە ئێستا تۆ باسێک کرد و باسمان لێوە کرد بێتە چارەسەرێک بۆ کەمبوونەوەی ئەم گرفتە بۆ نمونە بڵێ کاتێک کەسێک خۆی مەلە بزانێت لاوانەیە دووجاری خنکان نەبێت یاخود لە شوێنێکی گشتیدا کەسێک لە پێشیدا داخنکە یاندە شارەزایی هەبێت کە بتوانێت ئەویش ڕزگار بکات ئەمە دەبێت هۆی کەمبوونەوەی حاڵەتەکان. ئەگەر شارەزایی زۆر بێ بەڵێ تەبعاً تۆ ئەم وشیاریە زۆر بێت لە ناو کۆمەڵا بڵاو بێتەوە بە شێوەیەکی گشتی و مناڵ لە سەرەتای خوێندنیەوە لە قوتابخانەکان و لە شوێنە گشتەکانە بڵاو کرێتەوانێ یا شارەزا بن لە مەلەکردنا کۆمەڵێکی کەسی کەس بڵێن وردە وردە پەروەردە ئەبێ مەلەوان بێ ئەو کاتە تۆ ینی پێشکەوتووی ئەەکەی زیاتر بڵین لە مەکتەبەکانان لە مەرحەلە سەرەتایەکانە فێری ناو مەسبەحیەکەی وردە وردە ئێستا لە وڵاتان وایە وردە وردە ئەیان بەنە دەرەوە ئەیان بەنە سەر بڵین ئاوەکەمەکان ئەجا وایان لێکەنەیان بەنە سەر ئاوی زۆر ئەمە وای لێکە شارەزا بێ هەڵبەتە هەموو جارێ شارەزایی وشیاری لە مەبەستێکا کە بمانەوێت سوودی خۆی ئەبێ بڵێ. باشە خات و سێران دیاریکردنی مەودای ئاوێک بۆ مەلەکردن لەلایەن حکوومەتەوە بۆ نمونە لە دەریاشەی دوکاندا ئەگەر باسی بکەین مەودایەک دیاری بکرێت بە زنجیرێک بێت باچوب بێت بە هەر شێوازێک بێت دیاری بکرێکە کە لەم سنوورە چوویتە دەرەوە مەلەکردن مەترسیدارە ئەمە تا چنێک لای خۆمان بایەخی پێدراوە بایەغدان بەمە تا چنێ ئەم حاڵەتانە کەم دەکاتەوە دەبێتە نیمچە چارەسەرێت تا ئێستا هیچ بایەخێکی پێ نەدراوە هیچ بەڵام دەریاچەی دوکانی ئێمە شکڵێکی سەیری هەیە یعنی وەکو قادرمەیەک لە پڕ ئەوە نییە قادرمە بۆی بڕۆیتە خوارەوە قوڵ بێ شێوەکەی وا دروست بووە لە بەرزیەکەی لە پڕ ئەکەویتە قوڵیەکەەوە ئەنج ئێستا ئەگەر حەسکەی ینی کەسەکان حەزیان لێ بێ بیبینن ئاوەکە کەمی کردووە ئەتوانی بچی بیبینی بە چاوی خۆت چۆن یعنی لە ستێپێکی بەرزەوە یەکسەردا ئەبازێ بۆ نزمی یعنی ئەمە خۆڕستکە ئەم شکڵاکە ئاوا دروست بووە هەڵبەتە شێوەیەکی وای نییە کە بتوانرێ سوودی لێ ببینرێ وەکو ئەوەی کە ئیلا کەسانێک کە شارەزا بن مەلەوانێکی زۆر زۆر باش بن و کۆمەڵێک بن بە یەکەوانێ هەمویان کەسانی زۆر زۆر بتوانن مەلەوان بن ئەنج ئەتوانن بەڵام ئێستا لە بەحرا لە بۆ با بڵێن لە وڵاتانە ماوەیەکی زۆرە ڕۆی 100 مەترە ڕۆی هیچ هەرەمەنە و لە ئاوایان ناچێتە ناو قەیشەکە ئاوەکە و لە دوای ئەوەش زنجیری بۆ دانراوە بە ڕەنێکی کە دیاری کراوە مە ئەوە تەواو لەوێ بۆت نییە ئیتر بڕۆی سێران باسی ئەو دابرانی لە ناکاو کرد دڵم خاو بۆ جام تەزە لە ئاویشە تەرسم خات سێران باسی ئەو بکەین باسی ئەومان کرد لە کەناراوەکانە بۆ نمونە تیمی شارەزانیە بوونی بەلەمێکی گەڕۆک لە نێو ئاوەکەدا گەر یەک تاک بەلەمیش بێت بۆ فریا گوزاری بۆ نمونە حاڵەتی لە ناکاو کەسێک زۆر ڕۆشتووە ئەمی چنە بێ ڕزگاری بکات لێرەدا هیچ بایەخێک لە کوردستان بەم بوارە دراوەکە بەلەمی فریا گوزاریە بێ زۆر کەم لێتی بەلەمەکانی لێ مەگەر ئەوە نێ لە باشی خۆیان ئێمە هەیە تیمێکەیە لە دوکانە بەڵام ئایا تا چەند لە ئامادە باشیان من خۆم لەم فترەیە چەند جارێک سەردانم کردووە هیچ بەلەمێکی فریا گوزاریم نەبینیوە یعنی بەداخەوانێ ئەڵێم کە ئەو شکڵە ئاوایە و بەو شێوەیە مەفروزە بەردەوام نەک بەلەمێ دوانسیانیەکیش بسوڕێتەوە بۆی حاڵەتی نەخوازرا و دروست بێ بڕوا بکە من یەک حاڵەتمان هەیە چەند ساڵێک لەمەوە پێش بتوڵەیەکی مەلەوانیمان هەبوو لە دوکانە بتوڵەیەکە بە سەدان یاریزان لە هەر هەموو عێراقەوانەیە لە بتوڵەکەی بەشدار بوو گەنجێک لە گەنجەکان کاتێک ئێمە کۆبوونەوەمان هەبوو لەسەر بتوڵەکە گەنجێک ئەچێ مەلەکە مەلەوانیشە کوڕی یەکێک بوو لە ئەندامانی ناو یەکێتی خۆمان خنکە یعنی بەحری دوکان ئەو خوتوڕەیە هەیە پێتەڵێم ئەمان نییە بۆ ئەوەی کە بتوانی بچی مەلەیتیا بکەیت ینی کەوتینەوە ڕۆژی دوای ئەنج توانرا مناڵەکە
لە ژێر ئاوەکە دەرهێنرێت. باشە خاتو سێران وەکو بڵێ لە تیمەکانی بەرگری شارستانی و ئامادە باشێکی ئەوە نەکرێبوون نە کەسانێک دەبینین وەکو بازرگانیەک ئەم بەلەمە کەسان دەگەڕێنن لە نێو ئاوەکاندا تا چەنە گرنگە ئەمان هیچ نە بە هەندێ بابەتی سەرەتاییان پێ بێ بۆ ئیگەر کەسێکیان بینی بتوان ڕزگاری بکەن هەروە هەندێک جار دەبینین شۆفێری بەلەمەکە بەخۆی مەلاوانی نازانێت ئەمە لێرەدا چی گرفتێکە؟ زۆربەی جار من لێم پرسیون کە مەلەوانیان نەزانیوە بەڵام زۆربەیان ئەو هێلەکە هینەکانیان پێە سێفتیەکان باشە یعنی تا ڕادەیەک ئەویژ ئەتوانین سووری لێ ببینین چونکە خۆی ئەو هێلەکانە خۆی لە خۆیان شتێکی زۆر باش نین جاری وایە بێتە حاڵەتی هەڵگێڕانەوەی کەسەکە ئەگەر کەسەکە شارەزانە بێ لە مەلەکردنا لەوانەیە سوودی نەبێ بۆی. بەڕاستی من ئێڵێم هیچی ئەو بەلەمانەی کە ئیشەکەن لە ناو ئەو شوێنە گەشتیاریانەیە وەکو پێویست سەلامەت نین. بەڵێ خاتو سێران ئەگەر بێمە باسی ئەوەی کا لە ئێستادا ئاستی خانمان لە فێربوونی مەلەوانیە لە خولیایان بۆ فێربوونی مەلەوانی تا چ ئاستێکە لە ئێستادا تا چەنە بایەق بۆ بوارە دەدرێت کە خانمانمان مەلەوان بن بتوانن هیچ نەبێ ڕۆژێک لە هەفتەکاندا ڕوو لە مەلەوانگەکان بکەن گەر بۆ ماوەیەکی کاتیش بۆ ماوەیەکی کەمیش بێوانی مەلەوانی فێر بن. وەڵا خۆشبەختانە شکر زۆرە مەلەوانگەمان زۆرە ئێستا لە سلێمانیا یعنی ئێمە هەفتەی جارێکمان هەیە لە با بڵین ئەکواپارک ینی بێحەد ڕۆمانتی ئەەکەن خانمان زۆربەی بۆ خۆشیەت زۆر بەشی بۆ فێربوونیە بێجگەلەوە لە مەلەوانگەکانە ینی من خۆم دوێنێ لە مەلەوانگەیەک بووم بەڕاستی قەرباڵغەکەی تەسەور نەئەکرا هەرچەنە بڵین ئەم نەخۆشی و شتەشەیە و ئاگادار بووم کە کۆمەڵێک خانم ئەهاتن بۆ لای چاودێری مەلەوانگەکە و داوای فێربوونیان لێ کرد زۆر بووە هەڵبەتە ئەمە وەکو زۆربەی وەکو چاولێکەریەک با بڵێن حەزیان لێە ڕفیقەکەی مە لە ئەزانێ ئەتەبعاً شتێکی زۆر باشە خەڵکی زۆر یعنی لە چاو جارانە زۆر بووە لەخوا بەزیابێ من خۆشحاڵم بەو حاڵاتە بە شێوەیەکی ئەکادمی بۆ نمونە گەنجان خانمان فێری ئەوە بکرێن فێری بە شێوازێکی ئەکادمی فێری مەلەوانی بکرن بۆی دوجار بتوانن لە پاڵاوانەتەکانیشە سوود بخەن و بۆ شارەکەیان بۆ وڵاتەکەشیان بکەێنن ئەمە لە شێاست من پێت ئەڵێم بەداخەوە ئێمە یعنی کۆمەڵێ مناڵ پێ ئەگەێنین کۆمەڵێ ڕاهێنەری زۆر بەتوانامان هەیە کە مناڵان پێ ئەگەێنن ئەیان گەێنە تەمەنێک چەند جارێک بەشداریەکەن لە پاڵەوانێتە کە ئەگەنە تەمەنێکی تۆزێک بەرز کاتێک گەزانی لە پڕون بوون وەکو کاسپێریان لێ نامێنن زۆر بەداخەوە یعنی مناڵێم هەتا مناڵن تا 16 و 17 ساڵ باشە هەنێکیان لە دوایەوە تەمەنەوە داوای ئەومان لەکەن وەکو چاودێری ئیش بکەن لە مەلەوانگەکانە بەس کاتێ پێیانەڵین وەکو پاڵەوانێتی بەشداری بکەن بەشداری ناکەن لەگەڵمانە. بەڵێ خاتو سێران ئەسمان سکرتێریکێتی مەلەوانی سلێمانی سپاس بۆ گفتوگۆ شڕەکەت خاتو سێران سپاس بۆی لە پرۆگرامەکەمان بەشدار بووی لەگەڵماندا. سپاس بۆ.